بەهەشت بە بانگەشە و خۆ بە موسڵمانزانین و نوێژێکی ڕووکەش بەدەست نایە لە کاتێکدا کە دڵتان لەگەڵ دوژمنانی ئەو ئیسلام و خوایەدا بێ. سەرخەر و دەنگدەر و ڕەشایی زۆرکەری دوژمنانی ئیسلام و دوژمنانی خوا بن. بەئاگا بن ئەلا ئینە سلعەت اللهی غالیە، بەهەشتەکەی خوا زۆر گرانە، بە ئاسانی بەدەست نایە، دەبێ هەوڵی بۆ بدەین، جددی بین، ئیمانێکی پاکمان هەبێ لە هەموو کوفر و شرکێ، ئەدای فەرضەکان بکەین، گوێڕایەڵی فەرمان و واجبەکان بکەین کە خوا واجبی کردو لەسەرمان. واللهی هەموو ئەوانە حەسرەت ئەکێشن، پەشیمانی دەبینن کە بە کوفر و شیرکەوە دەمرن. چنان ڕەحەتیەکە لە ڕۆژی قیامەتا لە ناو دۆزەخا بڵێن یا حەسرەتە عەلا ما فەڕەت فی جەنب الله وئین كنت لمن الساخرین. حەسرەت و پەشیمانی بۆ من چۆن لامدا لە بەرنامەکەی خوا، چۆن قبوڵی بەرنامەکەی خوام نەکرد، چۆن دەستبەرداری کوفر و شیرک نەبووم، گاڵتەم بە بەرنامە و ڕێبازەکانی ئەڵڵا دەکرد. بۆیە حەسرەت و پەشیمانی دا دیج کەسێ نادا. براکانم، یەک جار فرسەتی ژیانی پێدراوە، هەوڵ بدە بە ئیمانەوە، بە تەوحیدەوە لەسەر ڕێبازی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بڕۆی، عەمەلی ساڵح ئەنجام بدەیت تا ئەو کاتەی کە دەمری. براکانم، واللهی ئەوانەی کە ئەو پەڕی خراپەکارن، ئەوانەشی کە ئەو پەڕی چاکەکارن، هەر هەمویان سەرنجامێکیانەیە کە مردنە. ئینسانی عاقڵەوەیە کە ئیش بۆ دوای مردنەکەی بکە. دنیا هەر چۆنێک بێ دەبڕێتەوە، چەند سەروەت و سامانت هەبێ، چەند حیمایە و دەسەڵاتت هەبێ، چەند هێزت هەبێ، چەند جوان بی، ڕۆژێک دێ تەواو کۆتایی پێدێ، مردن یەخەت ئەگرێ. ئینسانی عاقڵە و ئینسانەیە کە بیر بکاتەوانێ هەموو ئەوەی کە لە دنیادایە والله بەکەڵکت نایە ئەگەر ئیمانێکی پاکت نەبێ، ئەگەر عەمەلی ساڵحت نەبێ. داواکاری لە خوای گەورە